هەروەها ئیسرافکردن براکانم لە شتەکانی حیاتە شتەکانی تری ئەم دنیاە وەکو بۆ نمونە لە کارەبا زۆر سەرفکردنە زیاد لە حەد کارەبا سەرفکردن ئەڵێ ماڵی حکومەتە بەس بیریش لەوە ناکاتەوە کە پارەکەشی لەسەر خۆی ئەنووسرێ ئەوە یەک دووهەمیش ئەبێتە مایە ئەوەی خەڵکانێکی تریش زەرەر بکەن ئیسرافێک لە ڕاستیە هیچ داعیەک نییە یعنی ئێمە ئەتوانین کەمتر سەرفکەین بەس زۆر سەرفەکەین زیاد لە حەد هەروەها لە ئاویشە یعنی زۆر بمان بۆڕی حەنەفی بۆ ناکەین ئەو ئاوەی کە دێ ئەڕوا هەروە ئەیکەی لە ناو مەجارێکە و ئەڕوا و سبحان الله كأنه ئەمە هەر ئەمێنێ بەس با بزانن ئەمڕۆ وڵاتی وا هەیە ئاوی لە بنزین گرانترە ئاوی لە زۆر شتی تر گرانترە ئاویان نییە ئاوی شیرینیان نییە بەڵام وڵاتی ئێمە ئاوێکی زۆرمان هەیە و ئیسرافی تیاکەن خوا پەنامان بدا ئەمە هەمووی گوناح و تاوانە ئەگەر وریای خۆمان نەبین خوا پەنامان بدا بەرەو خراپە ئەمان بە